خوشکێکی بەڕێز هات لەگەڵ دایکی بوو. وتی وەڵاهی مامۆستا خەڵک دوعای دەکە خوا ئەگەر تۆزێک وەڵامەکەی تاخیر کە ناڕەحەت دەبێ، بێزار دەبێ، جێلۆ بەسەر هاتە خۆشە بگرێت. تم بەڵێ. وتی زۆر جارە هەندێک جار ئەوها دوعای دەکە هیچ ئەسەرێکی وەڵامدانەوەی دوعایەکەی نابینی، بێتاقەت و بێزار دەبێ. بەڵام لە بیریان کردیە خوای ڕەب العالەمین وەڵامی هەموو کەسێک دەداتەوە، چونکە خۆی دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب وەڵام دەدەمەوە. خوای دەفەرمێ وەڵام دەدەمەوە ئودعوني ئەستەجیب لەکم، وەڵام دەدەمەوە. بەڵام وەڵامەکەی نازانی چۆنە، ئەتوو نازانی وەڵامەکەی چۆنە، بەڵام خوا وەڵامت دەداتەوە. خوا گوێی لێتە، خوا ئاگادارە لە چ معاناتێک، لە چ گرفتێک، لە چ ناخۆشی و ناخۆشی، لە چ قۆناغێکی سەختی ژیانت دای، خوا ئاگادارە. وەڵڵا خوا ئاگادارە، خوا وەڵام دەداتەوە. وتم دە پێمان بڵێ بزانین دوعایەکە چ بوو. وتی وەڵڵاهی مامۆستا ئەمە زۆر خوازبینیم دەهات، بەڵام کەسم بەدڵ نەبوو. دەستنوێژم هەڵدەگرت شەوان دوعام دەکرد، دەمگۆ خوای پەروەردیگار، خوای پەروەردیگار ئەو کوڕەی ئەمن حەزم لێ هاوسەرگیری لەگەڵ بکەم ئەو بێتە داوام. خوای ئەگەر منت خۆش دەوێ، ئەگەر عەبدێکی تۆمە، ئەگەر دوعام قبوڵ دەکەی، زۆر حەز دەکەم زەواجی لەگەڵ ئەو کوڕەی بکەم. گوتی دایکم هەستی بە دوعایەکانم دەکرد، ئەوتە داکەم هەستی بە دوعایەکانم دەکرد کە ئەم دوعای دەکەم. گوتی کچم وا هەز دەکەم زۆر دوعای دەکەیت، چ مراز و مەبەست و هیوا و ئاواتەکەت هەیە؟ توم وەڵڵاهی دایە حەز دەکەم مرد وە زەواج لەگەڵ فرانە کوڕی بکەم، بەڵام داوا لە خوای دەکەم ئەگەر خێری دنیا ئەو قیامەت تێدایە. باش. گوتی دایکم، گوتی کچەکەم ئەو هەموو کوڕە ڕێک و پێکە دێنە خوازبینیت، دێنە داخوازی لە دەرگای دێن، هەمویان ڕەفز دەکەیەوە لەبەر خاتی وی کە نازانی ئەتوو هەی، نازانی ئەتوو ئەو لە خاریجە، ئەتوو لێرەی، ئەو لە خاریجە بەریتانیای دەژی، ئەتوو لێرەی، ناوی گەڕەکەکەشی دەینا. کوا ئەتووی لە بیرە، کوا دەزانی ئەتوو هەی؟ گوتم دایە گیان لەکن خوای زۆر زۆر ئاسانە، ئەگەر خوای پەروەردیگار خێری دنیا و قیامەتیدا بی وەڵامی دوعاکەم بداتەوە، زۆر ئاسانە لەکن خوای، زۆر ئاسانە. خوای پەروەردیگار ئەو بەحرەی بەحر شەق کرد لەبۆ حەزەتی لەبۆ سەیدنا موسا، بەحری شەق کرد، ئاگر سەیدنا ئیبراهیم لە ناو ئاگر بوو، یا نار کونی بەردەن وەسەلاما عەلا ئیبراهیم، دوعای کرد، هەموو دوعایان کردووە. سەیدنا یونسی لە ناو سیحوت دەرهینا، باشە دەبینی دوعایمش قبوڵ نەکا؟ باش. گوتی ماوەکی پێچوو، گوتیان ئەو کوڕە هاتیتەوە لە خارج، لە دوو ژنێ دەگەڕێ. هەستمان ڕادەگرت بزانین ئەو کوڕە دێتە داخوازی، نایەتن لە دوو چێ دەگەڕێ، وعدی بە چێ داوە، بەتەمایە چێ بینی. وتی هەر چاوەڕێمان دەکرد بێ لە دەرگای بدا. وتی ماوەکی لە کوردستان بوو، بێدەنگ بوو، بەڵام ئەوەندەمان جێرێ دەبوو، گوتیان ماڵی فران کەسی خزمێکی خۆمانە، ها کوڕەکە هاتیتەوە لێرە ژنێ بینی و بیباتەوە خارج. کچەکە دەیگوت دڵم لەسەر هەزاری لێی دەدا، هەزاری لێی دەدا، خوایانی بێتە داخوازی منێ، خوای پەروەردیگار ئەو هەموو دوعایم کردووە، پاڕایمەوە گوت، بەڵام گوتیتم ئەگەر خێری دنیا و قیامەت تێدا هەیە. وتی ئێوارەی لە دەرگایاندا، لە دەرگایاندا گوتیان هاتینە لە بۆ کچیت و وەڵڵا خوای گەورە ئاگادارە بەخۆی هاتەوە بەسەراتەی بۆ جێڕامەوە. گوتیان هاتینە داوای تو. عەزیزەکانم، خوشک و براوە ڕێزەکانم، هیچ کات ئینسان نابێ بێ ئومێد بی لە خوای پەروەردیگار. خوا لە فەرمودەی قودسی دەفەرمێ ئەنە عیندە ظەنی عەبدی بی، ئەمن لە کاتی کە بەڵا و موسیبەت و نەخۆشی و ناخۆشیت بەسەردادەی، لە کاتی خۆشیەکانی ژیاندای، ئەمن لەکن گومانی تومە. خوا دەفەرمێ بزانم چۆن بیر لە من دەکەیەوە، ئەتوو چۆن بیر لە من دەکەیەوە، دەبێ ئەم چۆن تەعامل لەگەڵ بکەم، چیت پێ ببەخشم، چیت پێ بدەم، چۆن سزا عقوبەت بدەم، بەس تەمەشای گومانی تو دەکەم.